بانگتان باشمون ڕێبینی ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ هەینی چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە، هەروەها پامنێرامان ڕاستەوخۆ لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە وەردەگرین بۆ قسەکردن لەسەر هەندێک بابەت و هەروەها گەیاندنی دوایین زانیاری. وا دوو تەوەری سەرەکیمان دەبێت لە ئەمڕۆ لە بەرنامەی ئەمڕۆ باسییان دەکەین. لە تەوەرەکانمان لە تەوەری یەکەم باس لە کاریگەری شێعر و چیرۆک دەکەین بۆ سەر ئایندەی منداڵان و تەوەری دووەمیشمان بابەتەکانمان تایبەت دەبێت بە نەخۆشیەکانی پێز بە شوەیەکی گشتی و بە تایبەتتریش گفتوگۆ دەکەین لەسەر ئەو بابەتی ئەو پێداویستی و شمەکانەی کە لە کە پێی دەوتێت بالەی ئەوروپیا ئەمریکی یا ئەو جلوبەرگە کۆنانەی کە لە شوێنەکان دەکڕێت دەبێت چ ڕێکارێک بگیرێتە بەر چ لەلایەنی حکومت بێ کاتێکە هەز بازرگانێک بێوێت ئەو پێداویستیانە بێنێت و چ لایەن هاوڵاتی کاتێکە دەیەوێت ئەو جلوبەرگانە بکرێەوە ئەو نەخۆشیانە چی نەخۆتایبەتی نەخۆشیەکانی پێست کە لە ڕێگەی ئەو جلوبەرگانەوە دەگوێزرێنەوە. هەروەها باس لە نەخۆشیە باوەکانی وەرزی ئەم وەرزە دەکەی لە وەرزی سەرما بۆ کاریگەریان لەسەر پێست. ئەمە دووتەوەرە سەرەکیەکەی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. وە گوتمان لە تەوەری یەکەم باس لە کاریگەری چیرۆک و شێعر دەکەین لەسەر ئایندەی منداڵان و بە شێوازێکی دیکە باس لە خوێندنەوە دەکەین کاریگەری خوێندنەوە لەسەر منداڵان دەبێت چەند گرنگی بە خوێندنەوە بدەن. پێشتریش ئەم داتانم باس کرد کە ڕێکخراوی نووسکە بۆ خۆی کۆمەڵێک داتای بڵاو کردوێتەوە لە داتانە باسی وڵاتانی عەرەبی کردووە کە لە نێوانیشیاندا ئێمە کۆرەمی کوردستان دەکەوینە عێراق کە لە زمنی وڵاتانی عەرەبیداین دەڵێت لە 10 منداڵی عەرەب تەنها 6 منداڵیان کتێبە خوێندنەوە. تەوان ئەمە خارجی پرۆگرامی خوێندن خارجی مەنهەج ئەوەی کە خوێندنەوەی پێویست بێ. لەو 6 منداڵش لە 20 منداڵیان اینجا لە ساڵێکە یەک کتێب دەخوێندەوە. لە بەرامبەر منداڵێکی لە بریتانیا لە ساڵێکدا 9 کتێب دەخوێنێتەوە، منداڵێکی ئەمریکیش لە ساڵێکدا 11 کتێب دەخوێنێتەوە. باس لە گرنگی خوێندنەوە دەکەیت چۆن منداڵانمان هەم بخوێندنەوە هەروەها کاریگەری شێعر و چیرۆک لەسەر خوێندنەوەیان. پێش ئەوە بزانام چینە لای تەوەرەکەمان باوکارانم لە کۆیە حازرن هاوکارام لە کۆنتترۆل بەڵێ باوکارانم لە کۆیە لە شاخی خەڵخاڵان ئەمڕۆ ڕۆژانی هەینی چەند گرروپێک دەچن بۆ سەر شاخ بۆ شنجامدانی شاخڕەوی یەکێک لە وەرشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان زۆر گرنگی پێدەدرێت وە ئەمڕۆ ڕۆژی جیهانی شاخیشە. بڕیارە چەند چالاکیەک لە هەرێمی کوردستان چە شوێنێکی جیاواز ئەنجام بدرێت یەکێک لەو شوێنانان لە کۆیەوە ڕاستەخۆ دەچینە لای هاوکارمان کاروان کە لەگەڵ گروپێکی شاخڕەویە کاروان ڕۆژ باش ئەگەر پێم بڵێ ئەو چالاکیانەی کە ئەمڕۆ لە ڕۆژی شاخ ئەنجام دەدرێن چین؟ ڕۆژ باش من ێستا لە سنووری نەحیەی شوانم لە تیای خاڵخاڵان دیارە لە تەقتەق گروپێکی شاخەوانیە بە ناوی گروپی شاخەوانی تەقتەق ئەوانە با بڵێن مانگانە هەفتانە چالاکیان هەیە دەستنا ئەم گردوچیا و دۆڵانەی ئەم سنووری نەحیەی تەقتەقکە لە ماوەی ڕابردوودا گەشتی شاخەوانیان بۆ تیای خاڵخاڵان بۆ تیای گۆڕقەرەت بۆ کۆمەڵێک زنجیرە شاخ و تیایتر هەبووە لەم سنوورە. دیارە ئەم ڕۆژ ئێستا لە سنووری تیای خاڵخاڵانە لێرە ئامادەکاری دەکەن وەکەوەی لە دیمەنەکاندا دیارە بۆ ئەوەی گەشتی شاخەوانی ئەمڕۆ ئەنجام بدەن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر مامۆستا حەسۆم لەگەڵا و بەڕێوەبەری گروپەکەیە ژمارەی گروپەکەش هەڵبەت ڕۆژانە و هەفتانە بەپێی ڕۆژەکانی هەفتە دەگۆڕێت. ڕۆژوایە ژمارەکەیان نزیک 50 کەسە ڕۆژوا بووە نزیکەی 100 کەس بووە بەپێی ڕۆژەکانی تریش داروایە دەگۆڕێت. سلااو لێ مامۆستا حەسۆگەر بفەرمیتە ئێرە پێم بڵێ ئەمڕۆ ئەم گەشتتان بۆ ئەنجامدا و ئامانجی گەشتەکەتان چی بوو؟ سڵاو لێوە زۆر بەخێر بێن. گروپی هەڵۆی شاخەوانی تەختەق لە ساڵی 2015 دامەزراوە. ئامانج لەم گروپە خزمەتکردنی خەڵکی شارەکەمانە بە دیوێکی وەرزش ئەوەی شکاری شاخەوانیە. هەومان نەزانی شاخەوانی سوودی دەرونی و جەستەی گەلێ زۆرە. ئەم گروپە نزیکەی 5 ساڵە بەردەوامە ژمارەی ئەندامانی لەم گروپە بەشدار بوو نزیکەی 150 ئەندامە لە بەشی پیاوان و لە بەشی خانمانش نزیکەی 67 ئەنداممان هەیە کە ئێمە هەفتەی چەند ڕۆژێک دەکەین دێینە سەر ئەو شاخانە. ئەمڕۆکە یەکەم گەشتمان بۆ
سەرچیای خاڵخاڵانە چیای خاڵخانێکێکە لە چیابەرزەکانی سنووری پارێزگای کەرکووک و ئەمڕۆ خۆشبەختانە لەگەم بە ڕێزانە هاتوین بۆ سەر ئەم چیایە هیوادارین بە سەلامەتی ئینشەڵڵا دانی ئێوارە دەگەڕێنەوە. مامۆستا گەشتەکەتان ماوەی چەند کاتژمێرە خەیانی ئەمڕۆ؟ گەشتەکەمان لە کاتژمێر 8:30 بە دواوە دەست پێ دەکا هەتاوەکو کاتژمێر 3:30 دوای عەسر با بڵێن دەست پێ دەکا ژەمێ خواردنێکشی تیا لێوە نانێکش دەخۆین ئینشەڵڵا. مامۆستا داوڕانێکی کورد ڕوویدا لەم وەرزە یەکەم گەشتان ئەنجامی دەنەوە کارەکەی چی بووە بەتەمان بەردەوام بنەوە بە تایبەتیش بەشی خانمانتان؟ بەڵێ گەشتەکانی گروپی شاخەوانی ئێمە بۆ ئەوەی وەک هەموو شوێنەکانی کە تێکەڵاو بوونی تایە بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە یەکێ لە هۆکارە سەرەکیەکانمان بوو یەکێ لە هۆکارە سەرچەکانمان نەخۆشی کۆڕۆنا بوو کەوا ئێمە دابڕانێک لیان دروست بوو دوای ئەم داڕم بەهۆی ساردنەوە ئینشەڵڵا هەوڵە دەین لەم ڕۆبدووە دەرە گروپەکەمان ڕێک بخەینەوە ڕووکەینەوە گەشتی شاخەوانی. مامۆستا بەدەر لە وەرزشی شاخەوانی با بڵێم کەم ڕۆ ئەنجامی دەدەن وەرشی تر چیکە لەم چیا و شاخ و دۆڵانە کە پێویستە ئەنجامی بدەن؟ بەڵێ لە گەشتی شاخەوانی کە دەری گەشتی شاخەوانی ئمە گەشتی شاخەوانیە گەشتی دەرونیە گەشتی چاوە گەشتی ڕێنمایی ئێمە لەگەر هەر شاخەوانێک کە دەیکەین لەوێ کە بازنێکمان دروست کرد ڕێنمایی دەدەین زانیاریە دێن یان کەسێکی شارەزار لە بوارێک دێ قسە و گفتوگۆمان بۆ دەکات لە بوارەیە ئێمە بێزگە لەوانە زیاتر تاکید لەسەر دابەزاندنی کێش دەکەین لە ناوچەکانی ورگ و سمت و کەمەر و ئەوانە دەمانێت سوودێکی زیاتر بۆ خەڵکی شارەکەمان سوودی لەوەربگرن. مامۆستا ئەو وەرشانەی کە دەکرێت بەپێی نەفەرەکانیان باپێ ئەو کەسانی بەشدارن دەگۆڕێن؟ بەڵێ بەشدار بوو کە دێتە لای ئێمە دەبێت ناوی خۆی بنووسێ ناوی سیانی خۆیەوە بەپێی تەمەن بەپێی کێش جیا دەکرێنەوە ئەگەروانەی کێشیان هەبێت دەبێ مڕاعات بکرێنەوە هەندێک جا داوای پشکینیانە دەکەین تاواکو بزانین هیچ نەخۆشییان نیە وەکو نەخۆشیە باوەکانی ئەمڕۆکە هەن ئەو کەسانشی کە بەتەمەن بە هەمان شێوەوانش دەبێت زۆر زۆر ئاگاداریان بین بە جیاوازتر لەگە گەنجەکانە تەعامولیان لەگەڵا بکەین. مامۆستا ئێستا ژمارە گروپەکەی ئێوە چەند کەسا و لە چ کاتێکی زیاتر خەڵک بەشدارە بێت وەک ئەزانی ڕۆژ وایە ڕۆژەکان کەمتر خەڵک بەشدارە بێت چی واکەم؟ ئێستا دۆخەی کە وڵاتەکەمانی دەگوتەوە قەیدان و کوردستان و ئەمانە بتە دۆخێکی ناخۆش بوو هەموو خەڵک لە هەموو شتێک کەمێک سارد بووەتەوە بەڵام من هیوادارم خەڵک بێ لە ڕووی دەرونیەوە سوودێک لەم چیا ببینێ لەم گروپی ئێمە ببینێ و کاتێکی خۆش بەسەر بەرێ و هیوادارم ژماری وەک لە پێشتر باسم کرد ژمارەی ئەندامانی ئێمە 157 کەس بۆ پێشتر کە داهاتینە شاخەوانی و هەوڵدەین گروپەکە فراوانتر بکەین و ڕێشی بخەینەوە لیژنەکان دووبارە دروستکەینەوە وەلایانی برانی پزیشکیمان زیاتر هاوکارمان بن و گەشت بکەین بۆ سەرجەم شاخەکانی کوردستان گە بتوانین ئەوانەی کە ژماری دانیشتوانمان کە زیاد بکات لە وەرزی بەهارانە لەبەری هەم دنیا سەوزە هەم ئاهوایەکەی باشتر ئەم دنیا کەمن بەلەوە گەرمبوون دەچێ و دنیا سەوزترە لەوێ خەڵک زیاتر بەشداری دەکات. مامۆستا هەوڵتان نەداوە بەدەر لە تەقچاق بەدەر لە خسنووری قەزای کۆیە چالاکیەکانتان فراوانی هەبێ هەمانگی لەگەڵ ڕێکخراوەکانی گروپەکانی تری شاخەوانی ڕێکخراوەکانی تری شاخەوانی دروستکەن؟ هەماهەنگیمان لەگەر زۆربەی ڕێکخراوەکانی کوردستانی و گەشتمان لەگەڵ کردوون و ئانش سوپاسیانەکەین هاتون گەشتیان لەگە ئێمە کردووە لە سنووری ئێمە چەند جارە بێکەوە گەشتمان کردو لە شوێنەکان ماوەتینەوە و پەیوەندی گروپەکانی کوردستان بەڕاستی تا ئێستا زۆر زۆر باشە و هەمان سوودێکی باشمان یەکتری بینیوە یەکتری ناسینێکی زۆر باش لە نێوانمان پەیدا بووە. مامۆستا کچان و ژنان ڕۆڵیان لە بەشداریکردن لەم جۆرە گروپانە تا چەند حەز و ئارەزویانەی ئەوانیش شان بەشانی پیاوان بێن بەشدار بن لا وەرشی شاخەوانی و سوودەکانی لێ ببینن؟ بەڵێ لە ناوچەی ئێمە کەمێک جیاوازتر ناوچەکانی کە ئێمە گروپی شاخەوانی خانمانمان بەجیایە و گروپی شاخەوانی پیاوانمان بەجیایە سوپاس بخوای گەورە گروپی شاخەوانی خانمان ئێستاکە هەیە و ژماریان نزیکەی 67 خانمی بەڕێزن کە ئەوانش گروپێکن بە تەینا هەفتەی 3 ڕۆژ دێن ئێرە شاکاری شاخەوانی دەکەن ئەوانش سوودێکی زۆر زۆر باشیان لێبینە و کۆمەڵێک مامۆستایی وەرزشی خانمان سەرپەرشتیان دەکەن. مامۆستا وەک دەزانی لە تەختە گروپی تری شاخەوانی یاخۆ ڕێکخراوی تری شاخەوانی هەیە لە تەختەق هەمانگیتان لەگەڵم گروپانە کارێکتان نەکردووە لە داهاتوودا لەگەڵەوان بەشدار بن و هەمانگیتان هەبێ؟ لەگە هەر گروپێکی شاخەوانی لە شارۆچکەی تەختەق بێ ئێمە بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ ئیش دەکەین و هەومان یەک ئامانزمانەوەش خزمەتکردنی خەڵکی خۆمانە ناساندنی خەڵکی خۆمانە وەرزشکردنە بە خەڵکی خۆمان وەیشە لە ئامانجەکان ئێمە وەرز بکەین بە کەلتور واتە خەڵک بەیانیان گرنگی بە جەستەی خۆی بدا بە دەرونی خۆی بدا بێ وەرزش بکە ئەومان نەزانین ئێستا بەرامبەر بە خۆراک وەرزش زەرورە بۆ لەشی ئینسان بۆ جسمی ئینسان بۆیە پێویستە ئینسان بەلایانی کەم و هەفتانە 150 خولەک وەرزشی بەردەوام بکات ئەگەر لە سەریەکەش نەبێ بە پچڕ پچڕش بێ هەر زۆر زۆر باشترە هیوادارم خەڵکی شارەکەمان خەڵکی کوردستان بە گشتی بە تایبەتی لەم دۆخە گرنگێکی زۆر باش بە بواری وەرزش بدەن.
مامۆستا ئەو کەسانی کە لەگەڵتان بەشدارن زیاتر چتەمەنێکن و ئەگەر زانیاری زیاتر هەر تەمەنێک بێ لای ئێمە زۆر کێشەی نابێ بەس برین تەمەنی زۆر بچووک نەبێ لای وەرناگیرێت چکە وەسیلا عملان لەگەڵ شاخێ و سەرکەوتنەوە پێویستی بەهێز و توانایەکی لە ڕادە بەدەرە هەندێک جار بەڵام تەمەنەکان دەبێ ئێمە ڕزبەندیان بۆ دەکەین ئەوانەی کە بەتەمەنن ئەوانەی کە قەڵەون ئەوانەی کە گەنجن لە ڕێوڕۆشنەکەش هەر پێمانەوە دیارە ئەوانەی کە بەتەمەنن لە پێشەوە دەڕۆن ئەوانەی قەڵەون لە دووەم دەڕۆن ئەوانەی کە گەنجن لە دواوە دەڕۆن لە سەرکەوتنا بۆی ئەوانەی کە پێشەوە تووشیلانی دەرونی و بەجێمان و تشتیوانە بن ئێمە ڕزبەندیان بۆ دەکەین و ڕێنمایەکانش هەموو ڕێنمایەکان جێبەجێ دەکەین. زیاتر چتەمەنێک حەزی بەم وەرشە هەیە لە تەقتەق و لە سنووری قەزای کۆیە؟ وڵای هەموو تەمەنەکانی تایە ئێستا بری بەنسبای دیاری بکەین نا بەڵام زۆرمان هەیە دێت بۆ نەخۆشی هەیە نەخۆشی سوکەری هەیە نەخۆشی جونگەکانی هەیە هەندێک نەخۆشی چەوریان هەیە یا هەندێک دکتۆر بۆی نووسی و هەندێک نەخۆشی تایبەتی خۆیان هەیە دێن وەرزش دەکەن گەنجشمانێک گەنجێکی زۆرشمان دێنە ناوەشوی بە تایبەتی یاریزانەکانی تۆپی پیاریزانەکانی بالە بۆی توانایان زیاد بکات دێنوەرشی شاخواین لێگەڵ ئێمەیا دەکەن یا خەڵکیش کە هەیە بە حەز و ئارەزوی خۆی لێ دەبێ گەشتمان لەگەڵا بکات. مامۆستا ئەو کەسانی کە لەگەڵتان بەشدارن لەوایە بەشێکیان نەخۆشیان هەبێ بۆ نمونە نەخۆشی شەکر یا خود فشاری خوێن ئێوە ڕەچاویەوەتان نەکردووە داوای پشکنینتان نەکردووە یان ئەمە بە چ فڵتەرێکە ڕوە؟ ئێمە لە گروپی هەڵۆی شاخوانی تەختەق 5 لیژەمانێکە لەو لیژنانێک کە هەمانە لیژنەی پزیشکیە 5 پزیشکی بەڕێستیە سەرپەرشتی ئەم گروپە دەکەن لەلایانی پزیشکی و ڕێنمایان پێدەرێەوە هەندێک جارگە پێویستکە پشکنینیان بۆ دەکرێت و ڕێنمایان دەکرێت و لەگەڵیان قسە دەکرێت و سەردانیان دەکرێت بزانین هۆکارەکان چی ئەگەر نەخۆشێکی ویان هەبێ بڵێ بە پێ ڕێنمایەکانی پزیشکی لە گروپەکە وەردەژینەکە بزانین کەسێک نەخۆشێکی هەیە. مامۆستا کۆتا شدیا شتێک بە گرنگ بزانیت ئاماژەی پێ بکەیت بتوێ لە کۆتایە زۆر سپاس دووبارە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی خۆشەویست هیوادارم خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی شارۆچکە جوانەکەی تەختەقی خۆمان بە تایبەتی گرنگی بە گەشتی شاخەوانی یاخود بە وەرشی شاخەوانی بدەن لەبەرەوەی وێز دڵنیا بن لەوەی سوودێکی زۆر زۆری هەیە هەم بۆ جەستا هەم بۆ دەرونیان و دووبارە سپاس بۆ ئێوەش. پێشوی بڕۆمە لای هاوکارانم بە گرنگی دەزانم پرسیاری ئەوە بکەم ئێوە بەدەر لە وەرشی شاخەوانی چوەرشێکی تریش ئەنجام دەدەن پێم وایە چالاشی تریشتان هەبووە لەو بوارەدا. ئێمە وەرشی شاخەوانی بێجگە لە وەرشی شاخەوان ئێمە فێرگەی کچانمان هەبوو فێرگەی کوڕانمان هەیە لە تۆپی پێ و لە تۆپی بالەی کچان و هۆڵی لە جوانیمان هەیە هەر لە شارۆچکەی تەختەق لەخوا بەزەوە چەند هۆڵێکی باشمان هێستا لە شارۆچکە کچان و کوڕان تایە بەشدارن. بۆ فێرگەکە و خۆتان ماژت پێکردیت بۆ نمونە هەوڵتانە داوایانیش بەشداری بکەن و سوودمان بلە وەرشە؟ فێرگەکانمان جارە تەمەنیان هێشتا زۆر گونجاو نیە من بۆ کاری شاخەوانی تەمەنیان لە نێوانی باڵن 8 ساڵ بۆ 12 و بۆ 4 ساڵ ئەوانن ئیشەڵا ئەگەر پێویستکە هەروەکو گەشتێک هەروەکو تێکەڵاو بوونێ کەرەکم و ئاشنابوونیان بە شاخەکان دیان هێنین سەرچاو وەکەوەی جێویستی بوون دیارە لە سنووری نەحیەی تەختەق گروپی تری هاوشێوە گروپی تری شاخەوانی هەیە هەفتانە یاخود مانگانە بەپێی کاتەکان هەمانگیان لەگەڵ یەک کردووە و دەستنا ئەو تیا و دۆڵ و شاخانەی کە لە سنووری نەحیەی تەختەق و قەزای کۆیەدا هەیە من دەمەوێت یەکێک لە بەشدار بۆکان وەرگرم کاوانیش ڕۆژانە یاخود هەفتانە بەپێی کاتەکان دێن لێرە بەشدارن لە وەرشی شاخەوانی سڵاو لێ بێگە بفەرمیت ئێرە پێم بڵێ چی وای کردووە تۆ بەشدار بیت و ببیە وەرزشکارێکی شاخەوانی؟ وڵای لە ئێستا خۆتان نەزان بارودۆخی کوردستان بە دۆخێکی خراپدا تێدەپەڕێت بۆیە هەمومان لە حاڵی دەرونیەکی خراپدا دەژن بۆیە وا پێویستمان بە باشمان زانی کۆمەڵە گەنجێک و لەگەڵ مامۆستا حەسۆی خۆشەویست لە گروپی هەڵۆی شاخ بەشدار بین و ئێتر تۆزێک ئارامی بە مێشکمان بەخشین و ئەو سروشتە جوانانە ببینین. تۆ بەدەر لە وەرشی شاخەوانی هیچ وەرشێکی ترەکەی؟ بەڵێ وەرزشی مەلەوانی خۆم ڕاهێنەری وەرزشی مەلەوانیم و بە پێویستمان زانی لەگە برادران لە سەعات زۆربەی بەیانە سەعات 5 بەیانی یاخود بەس جومعانان جاری وایە هەموو ڕۆژە 5 بەیانی بەڕێدەکەوین بۆ سەوتیانە و سروشتە جوانانەی دەوروبەری تەختەق. بەدەر لە وەرشەکە مانجێکی ترتان هەیە کە ئەو شوێنانەی سروشتە جوانانەی لەم ناوچێ هەیە دێن بینەری دەبن؟ بەڵێ بەتەکیت زۆر سپاس. بەڵێ ڕێبین وەکەوەی ئاماژەی پێکرد دیارە ئەوان هەفتانە و ڕۆژانە بەپێی کاتەکانیان بە تایبەتیش لە ڕۆژانی پشوودا دێن بۆ وەرزشی شاخەوانی دیارە بەدەر بۆ ئەمان جگە لە وەرزشی شاخەوانی خۆیان بەشێکیان یاریزانی مەلەوانین یاخود ڕاهێنەری مەلەوانین یاخود وەرشی تری وەرشی لە جوانی ئەنجام دەدەن بەپێی کات و شوێنەکان کاتی چوون بۆ گەشتەکەش دەگۆڕێت بە پێی شوێنی دووری و نزیکی شوێنەکە و ئامانجێکی تریشیان هەیە بەدەر لەوە
دیارە دەیانەوێت بێبەش نەبن لە بینینی ئەو دیمەن و جوان و دڕفێنانی کە لە سنووری قەزای کۆ یاخود نەحی تەختەق و نەحیەکانی دەوروبەریدا هەیە. سپاس بۆ هاوکارم ئامانج کە بە شوێکی ڕاستەوخۆ لە ناحی تەختەقەوە لە چیای خاڵخاڵان لەگەڵمان نابوویت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی شاخە چەند گروپێکی دیکەش بێگومانەوەی کە ئێمە ئاگادار بین کە چەند چالاکیێکی جیاوازیان هەیە. هەر گروپەکانی شاخڕەوی نزیکەی 32 گروپ تەنها لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و داری گەرمیان و ڕاپەڕین هەیە. ئەم گروپانە لە چوارچەوەی یەکێتیەکە کۆبوونەتەوە یەکێتی شاخەوانی کوردستان کە ئەمڕۆ ئەزام ئەوش چالاکێکی گەورەیان هەیە بە پێی بارودۆخەکان و پێی کاتیش هەوڵێن هەندێک لە چالاکیەکان ئەگەر کرا لەگەڵ هاوکارانمان باسی بکەین. دەچینە لای تەوەری سەرەکی بەرنامەکەی ئەم ڕۆمان کاریگەری شعر و چیرۆک لەسەر منداڵان میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەمین سەپانەکە ڕۆڵێکی گەورەی لە بوارە هەیە. مامۆستا ڕۆژ باش مامۆستا بەخێر بێ بەڕێستان خاوەنی بژی سپاس دەکەم. 32 کتێبن لەو بوارەیەوە وتت 8 کتێبی تریشت لە بەردەسایە و ئەزمموی بەڕێستان زۆر کەس دەیزانێ. پێم خۆشە خۆت یەکەم جا باسێکی ئەزمونت بکەی لە بابەتی شعر و چیرۆک لەسەر منداڵان و چ کاریگەریەکی هەیە مامۆستا لەسەر منداڵێک ئەگەر بێت و تەنها ئێستا هەندێک کەسمان هەیە لەوانەیە ئەو بابەتەمان پێ نەگەشت بێکە لە خارجی منهج پێویستە کتێب بۆ مناڵان بخوێنینەوە و دواتر منداڵەکەش ڕابێنی لەوەی کوڕی کتێب بخوێنێتەوە. سوپاسی جەنابەت دەکەم هەرکتان کێشا بۆ ئەم میوانداریە. هیوادارم ئەوەی ئەیڵێن خزمەتێک بێ بۆ پەروەردە و فێرکردن و مناڵە ئازیزە چاوگەشەکانمان. لێرەوە من ئەموێ پەیامی خۆم ئاراستەی دوو مامۆسایی بەڕێز، دوو مامۆسای پەروەردەکار، دوو مامۆسای شاعری دنیای مناڵان، دوو مامۆسای زمانەوانین. ئەویش مامۆسا عین عیشەونم و مامۆسا عوسمان هەورامیە. لێرەوە سڵاو لە ڕۆحی پاکیان ئەوانە پێشەنگی ئێمە بوون لەم بوارەدا. بە هیواین ئێمەش بەڕێچکەی ئەواندا هەتا دوا قۆناغ بتوانین خزمەتێکی مناڵی کورت بکەین لە بوارەکانی چیرۆک و ئۆپەرێت و شعری مناڵانە و لە بواری خوێندنەوە و بواری ئەلفوبێتە. مامۆستا باسم لە کاریگەریش شعر و چیرۆک کرد لەسەر منداڵان چ کاریگەریەکی هەیە ئەگەر بێت و بۆ لە خارجی پرۆگرامی خوێندن مەبەستمانەکە ئەم منداڵانە گرنگی بەم بابەتانە بدەن. ئێمە بە ڕاستی ئەگەر بڵین ئەم کات و ساتە باز بکەین، ئێستا ئێمە خوێندنەکەی سەرەکیەکەمان کە قوتابخانەیە ئەوە بە هۆی ئەم پەتای کۆرۆنا نەگریسەوە ئەوە لە خوێندن دابڕاون. دابڕان لە خوێندن هەرزهێنانی نەتەوەیە بۆ قۆناغەکانی دوایی. ئێمەی کورد هەمیشە حەزمان کردو بخوێنین، حەزمان کردووە لە بوارەکەدا هەنگاوی جدی بنین. بەڵام مێژووی کورد ساتە یەک لە دوای یەکەکانی میلەتەکەمان بە ئەنفال و کیمیابارانیشەوە بە چڕکردنی تەداخلی کۆمەڵێ کاریگەری ئەم لاو ئەو لاو دەرەکی وای لێ کردوین ئێمە نەتوانین وەک پێویست خزمەت بە بواری پەروەردە و فێرکردن و ئەدەبی مناڵان بین. من لێرا نمونەیەکە بۆ ئەهێنمەوە لەم بەینا هین کرایەوە پیشانگای کتێب کرایەوە هەستم کرد ئەوەی کە لە بواری فەلسەفە و ئاین و مێژوو و فۆلکلۆر و ئەوانە هەیە کەمتر لە بواری ئەدەبی مناڵانە کتێب بەرچاو ئەکەوت. منیش بە ڕاستی
20,000 کتێبێکی دنیای ئەدەبی مناڵانم لە دووتێ 6 کتێبی دا کۆلارەکەی باڵدار و بووکە بە بارانێ و خاڵخاڵۆکە و شار و لادێ تێکەڵ بوو پۆستەرە شیعرەکانە من بم زانایە ئەوەنە لە پیشانگاکە هەژارە لە دنیای ئەدەبی مناڵانە ئەوەم دەبردە ئەوێ ئێمە ئەگەر بڵین لە خزمەتکردنی مناڵە تۆزێ نکولیمان هەیە ئەمان ئەڵێ ئێمە ئەڵێن نە بۆ چونکە پێشینەکانی ئێمە ئەگەر چی ئەو سات و کاتەی چاپەمەنی و تەبعی کتێب و کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر هزر و بیری نەتەوەکەمان بەڵام ئەوان هاتوون ئەم کەلێنەیان پڕ کردوتەوە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ کەلتوری نەتەوەی ئێمە ئەتوانین هەر لە باوەشی داپیرە و لە باوەشی باپیرە و لە گوێ ئاگردانەکانەوە دەست پێ بکەین هەتا ئەگاتە ئەمە کاتێککە من لە خزمەتی تۆ جەماوەردام ئەبینین کۆمەڵێک کەلتور و شعری دنیای مناڵان و مەتەڵ و زانیاری هەیە کە خزمەتی بە مناڵ کردووە و هەروەها پەندەکان کە هەمن لە مێژووی ئێمە هەمویان کاریگەریان لەسەر ئەوە هەیە کە ئێمە خزمەت بە مناڵ بکەین مناڵ ئەو بەهرەخوایەیە ئەو خەڵاتە خواییە کە بەخشیوێتی بەخێزان بۆ ئەوەی ئاسوودە بێ بە پێکەنینێکی مناڵ ئێمە بەهشتمان بۆ عتا ئەبێ مەمەستم ئەو بوو بۆ لە فستیڤال ببوونە لەو پێشنگای نێودەوڵەتی کتێبەکە ماوەی ڕابردوو لە سلێمانی کرایەوە وەکو خۆت ئەڵێ هەژار بوو لە بابەتی ئەدەبی منداڵان ئێمە ڕۆشتین بە لەگەڵ چەند مامۆسایەکی هاوڕێمە ئەوانیش لە دنیای ئەدەبی مناڵانە ئیش ئەکەن ئەمانویست کتێبێکی وا بکڕین کە لە دنیای پەروەردەی مناڵان و شیعری مناڵان و چیرۆک و مناڵانە کەلێنێکی پڕ کردبێتەوە دوێنێ ئەمڕۆ بۆ سبەینێ بەڵام ئێمە ڕانەوەستاوین ئێمە لەبێ گلەیش لە خۆمان بکەین کە ئێستاکێ بە سەدان شاعیر و نووسری و چیرۆگنووسی دنیای مناڵانمان هەیە و گەنجینەیەکی پڕبەهامان هەیە لەوانەی کەوا ئێمەیان بەجێهێشت خوا ڕەحمەتیان لێبێ و بە بەهەر شادیان بکە بەڵام ئێمەش هەرکەم تەرخەمین ئەوە ئیتر هۆکارەکان فرەن یعنی یا ئەوەیە ئەم کتێبانە لە لای شاعیر و نووسەرەکانمان ماوەتەوە توانای چاپکردنیان نییە هەتا بیخەنە بەردیدەی خوێنەران و مناڵە ئازیزەکانمان یا ئەوەیە ئێمە ئەو کتێبانەی کەوا چاپی ئەەکەین نەک ئەوە پارەی مەساسەیەک ناکە باوەڕ بکە دوێنێ چوون بۆ کتێبخانەی ئەدەبیاتی مناڵان لای کاکە هاوڕێ سەیرم کرد کتێبێک بە 500 دینار کتێبێکی دنیای مناڵان بەو هەموو ڕسمە جوانەوە بە 500 دینار بە 750 دینار بە 1000 دینار یعنی وای لێیە بێت کە مناڵ بە پارەی ڕۆژانەی هەموو ڕۆژێ ئەگەر بێت و 1000 دینار وەرگێ پێنسەی با بە کتێبێکی ئەدەبی مناڵان هەم گەشەی دەرونی زیاکە هەم میلەتەکەی بە ئەناسێ هەم ئەدەبی لە چێژ لە دنیای ئەدەبی مناڵان بۆ ئێستا منداڵەکانمانیانی ئەو کتێبانیان نییە لە ماڵەوە بۆ کوتۆ ئەڵێ ئەگەر 1000 دیناریشی هەبێ 500 بات بە کتێبێک بیکڕێ کاریگەری ئەمە ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵگا ئێستاکێ پەردوو بڵاوە دۆخی نەئاسایی کوردستان کێشەی نەبوونی موچە
باری گوزەرانی خێزانەکانمان کۆمەڵێشتی کەن کە ئێمە خۆمان پێوە خەریک کردووە کە هیچ لە مەجای پەروەردەی مناڵان نییە بەڵکو دوورە پەرێزە کۆمەڵێشتی کەش هاتۆتە ناو دنیای خزمەتکردنی مناڵەوە ئەمانە لە شاشەی کەناڵەکانی دەوروبەرمان و ئەوەی کەوا لە دەرەوەی ژێ وەکو هاتوون ئەمانە لە باتی ئەوەی ئێمە خۆمان بەوە خەریک بکەین بگەڕێنەوە بۆ دنیای فۆلکلۆر و بگەڕێنەوە بۆ دنیای مێژووی ئەدەبی دەوڵەمەنی خۆمان بگەڕێنەوە بۆ هەزر و بیر و پێداویستەکانی مناڵی ئێستا ئەبوایە ئێمە ئەوانەمان نەکردایە ئێستاکێ بڕۆ بازار بێڕنی تایە سپایدەرمانی تایە باتمانی تایە سپۆنج بۆبی تایە دەیانی کێشی تایە هەمووی ئەفرۆشێ بە 1000 دینار و لەوانەیەژە بڕوا بۆ چونکە لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە ناتوانن ئەو بۆشایە پڕکەنەوە کە سەرنجی مناڵ ڕابکێشێ بەیانی کتێبەکەی ئەمین سەبانی نەگەی عینعیشەونم و هینەکەی ئەمین محەمە و هینەکەی عوسمان هەورامی بێنە بیان کڕن لەبەر ئەوە کاریگەری خزمەتکردنی مناڵ کاریگەریە کە ئێمە ئەبێ پێش ئەوە خزمەت بە مناڵی خۆمان بکەین لە بوارەکانی پەروەردەی مناڵ و شعر و چیرۆژ لە داپیرەوە هەتاگەوە ئەگاتە ئێرە هەمویان کۆکەینەوە پێناسەیەک بێ بۆ مناڵ بێت بزانێ بوو کە بە بارانێ بۆچی نەما چیرۆکەکانی خۆمان هێندە سەرنجڕاکێشن کە بەو شێوەیە سەرنجی کە زۆر سەرنج ڕاکێش باش ئەیگرفتەکە لەکوێ دایک و باوکانکە نانتوانیوە ئەوە لە هزری مناڵەکە بچەسپێنن کە بچن ئەم کتێبانی خۆمان بخوێنەوە لە جێگەی وەکوتور کتێبە جیهانیەکان بێنن زۆر ئەمە ئێمە ئەمانەوێ قەڵەمباز بین ئێمە ئەگەر میلەتێکین مێژووی خۆمان نەزانین کولتوری خۆمان نەپارێزین دنیای مناڵانی دوێنێ و پێرێ لە یاد بکەین ئەم گرفتانە ئەمە لێران لەبەر ئەوە هەر کللتورێک ئێمە کردبێتمان بە ئۆپەرێت کردبێتمان بە شعری مناڵان ئەوەتانێ لێرە بوونی هەیە بۆچی ئێمە خاڵخاڵۆکەمان هێنا کتێبێکمان بۆ ناونە ئێمە بۆ لەبەر ئەوەی ئێمە بزانین ئەو مێروانی کە خواگیان دروزی کردووە نابێ بیان کوژین بەبوولەکە نابێ بکوژین بگەینە دەفتەرەکەمانەوە لەبەرەوەی مامۆستا ئافرینێکمان بۆ دابنێ لەبەر ئەوە بوو کە بە بارانێ جاران چێژێکی هەبوو تامێکی هەبوو بۆچی دانرابوو بۆ ئەوەی ئێمە لە ڕێگەی مناڵەوە کە بێگوناها خەڵاتی خوایە بۆ خێزان بۆ نەتەوە لە ڕێگەی ئەوە داوا لە خوا بکەین کەوا بارانمان بۆ ببارێنێ کەواتە ئەم هەر کتێبێک هەر شعرێک هەر فۆلکلۆرێک لە ئێمە کە دەوڵەمەندن تایە ئەبێ پێش ئەوە پێناسە بکەین ئینجا بینە سەر ئەوەی ئێمە بتوانین سوود لە ئەدەبی مناڵانی دەوروبەر و بیانی بکەین بە مەرجێک کاریگەری لەسەر هزر و بیر و ڕۆشنبیری کوردایەتی مناڵەکانمان نەبێت باشە بامسە پرسیارەکەم لەسەر ئەوە بوو بۆچی منداڵەکانی خۆمان ئەم چیرۆکانی خۆمان ناخوێنەوە بۆ ئەچون چیرۆکەکانی دەرەوە ئەخوێننەوە ئێستا بە تایبەتی لە هەندێک خوێندنگا کە بە ناوی گرنگیدان بە زمانی ئینگلیزی و بە ناوی شارستانیت و ئەمانە وایان کردووە منداڵەکان زیاتر هەوڵ بن کتێبە ئینگلیزیەکانیش بخوێننەوە ئێمە ناڵین فێری زمان نەبین ئێمە ناڵین بە ئینگلیزی نەخوێنرێت فەڕەنسی نەخوێنرێ فارسی نەخوێنرێت تورکی بەڵام زمانی ئێمە نەکەن بە قوربانی ئەوان کاتێ ئێمە پێمان ئەوترێنەتەوە کە کولتوری خۆمان بپارێزین ئەگەر کولتور و
نەتەوەیی خۆمان و زمانی خۆمان فرامۆش کرد بە نەتەوە هەژمار ناکرێت. نیە ببوورە بۆی لە تەوەرەکەی خۆمان دەرنەچین. بابەتەکە پەیوەندی بەوە هەیە بۆ ینی ئێمە لە کتێبی خۆمان ئەوە کە خۆت باست کرد ئەم هەموو نووسەرە کوردەمان هەیەەوە چیرۆکەکانیشان سنجڕاکێشن و زانیاری بەخش و ڕێنمایی بەخشن. بەڵام بۆ منداڵەکانمان ئەم چیرۆکانە ناخوێننەوە بۆ پەلاماری چیرۆکی دەرەوە دەدەن. گرفتەکە لای دایکە و باوکانە، لای پەروەردەکاران و مامۆستاکانە کە ناتوانن ئەم چیرۆکانە بگەێن بە منداڵەکان. خەتای هەمووانە خەتای هەڵگرانی پەیامی پەروەردەیە، خەتای ئەوەیە وەزارەتی ڕۆشنبیریە، خەتای ئەمین سەپانە کە ناتوانێت وەک پێویست بچێتە ناخی مناڵەکانەوە. ئێمە سیر ئەگەین کتێب وای لێ هاتووە ئازیزەکەم بە کتێبی ئەدەبی مناڵانیشەوە بە هەموو فەلسەفە و مێژووەکەیشەوە ئەڵێن ئەمڕۆ مامۆسا ئەحمەد مامۆسا مەحموو کتێب واژۆ ئەکا بە خۆڕایی بۆ خەڵک. ئایا کتێب وای لێ بێت بڕە خۆڕاییش ئێمە بین بە خەڵک لە هەموو بوارەکانە ئازیزەکەم. یعنی ئەمە وای لێ هاتووی ئێمە وا ئەزانین گڵی دوور دەربانە ئەوەی لە هەندەران و دەوروبەرمانەوە هات ئەوە ئیتر کڵاو میشکەکەی زلە و هەمزاغایە. لەبەر ئەوە ئەم ئەدەبەی ئێمە ئێستاچێ ئەگەر فریای نەکەوین بەڕاستی ئەمە کارەساتێک ئەخولقێنێ بۆ پەروەردەکردنی مناڵ. یەکێک لەو وینەی جەنابێ کە ئەڵێن بۆچی بنیە ئێمە ئێستا ئامێرە ئەلکترۆنیەکان کاریگەریەکی زۆری هەیە لەسەر مناڵ. وای لێ هاتۆ تا سەعات 12 ئەم مناڵە خەریکی ئایپاتێکە خەریکی مۆبایلەکە. ئەگەر بێت و خێزان نەخشەیەک دابنێت پلانێک دابنێ بۆ پەروەردەکردنی مناڵ ڕۆژانە چەند ساتێک بێت ئەدەبی مناڵان شعرێکی مناڵان چیرۆکێکی مناڵان خۆی ناتوانێت بخوێنێتەوە بۆی بخوێنێتەوە ناتوانێت بۆی بخوێنێتەوە بۆی بگەڕێتەوە ڕسمەکانی پێپیشان بە ئەمە بووکە بە بارانەیە ئەمە خاڵخاڵۆکەیە ئەمە ئۆپەرێتی کەروێشکە ئەمە باخچەی هەرمەیە ئەمە میوەکانە یعنی ئەمانە باوەڕ بکە قوتابیم هەیە پێم وتووە ڕۆڵە باخچە چییە؟ باخچە پێم وتووە ڕۆڵە گوڵە باخ چییە؟ نازانێ گوڵە باخ چییە؟ گوڵە مێخەک چییە؟ کە لە حەوشەکەیانە ئەمانە بوونی هەیە ئەمانە هەمووی پاژماوەیەکی دێرینی ئەم نیشتیمانە بەفڕەیە کە هەموو شتێکتیایە بوونی هەیە بەڵام خێزانیش دابڕاوە لە خزمەتکردنی مناڵ بۆ لە خێرین بۆ بە تایبەتی چینی هەژار ئەیبینی ئەچێت بۆ قوتابخانە دوای قوتابخانە ئەڕوا دەبێت بۆ شاگرد ئەچوا علاگە ئەفرۆشێ ئەچوا ئین ئەفرۆشی ئەمە کاریگەریکی زۆری هەیە لەبەر ئەوە ئوستازی بەڕێزم ئەبێ ئێمە جارێکی تر لە خێزانەوە دەست پێ بکەین وەکو جەناب فەرموو لە خێزانەوە دەست پێ بکەین ئەو وەختە هەر لە مناڵیەوە کەوا گۆژ ئەکرێ هەتاوەکو ئەو کاتێ ئەخرێتە باخچەی ساوایان و ئەخرێتە قوتابخانەی سەرەتایی وردە قۆناغەکان بە سەر وترەڕوا هەر یەکەیان بە پێ قۆناغی خۆی ئێمە دەبێت ئاگاداریان ببین کللتوری نەتەوەی و شعری مناڵان و ئۆپەرێتی مناڵ و شعری نیشتیمانی و خۆشەویستی دایک و باوک و مامۆسای پێ ڕابگەێن مامۆساگیان یەک ناوبڕی بچوو کۆرەگری دواتر دەگەڕێنەوە قسە لە سەرەوەکەین چی بکەین بۆ ئەوەی ئەمانە چاک بکەین و بە تایبەتی ڕۆڵی پەروەردە و خوێندنگاکان و مامۆستایان چییە لەسەر ئەم بابەتە ناوبڕێک وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆی زیاتر لەسەر تەوەرەکەمان.
درێژە با گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەمین سەپان وەکو پەروەردەکار وەکو نووسەرێکیش. مامۆستا پێشوەی بچمە سەرەوەی کە چی بکەین بۆی ئەم بارودۆخە چاپ بکەین و منداڵەکانمان دەستکەم بە خوێندنەوە. ئێستا بارودۆخێک هاتووەتە پێشەوە، خۆشت باسی منداڵی فەقیر و هەژارت کرد. دەڵێن ئێمە گرفتێکی دارایی گەورەمان هەیە. یعنی ناتوانین ئێستا کەی ئەتوانین ئەو بابەتەوا لێ بکەین کە منداڵ لە هزری منداڵە بیسەپێنین کە خوێندنەوە بێ بابەتێکی گرنگ لای. کەی کاتی ئەوە هەیە کەی ئەم بابەتانە بەژێنە سەر ئەوە. کاریگەری نابێت ئەگەر منداڵ چیرۆک و شعر بخوێنێتەوە کتێب بخوێنێتەوە لەم زروفەشدا؟ چۆن نابێت؟ ئەوانەوەی دوا ڕۆژن. ئێمە بە تەمای ئەوانین ئەگەر ئێمە کەلێنێکمان بۆ پڕنەکرابێت و ئەوان پڕیکەنەوە. بەڵام ئەوان پێویستیان بە ڕێنمایی هەیە. بە نەک بە ڕێنمایی زۆرە ملێ. پێویستیان بەوە هەیە پەروەردەیان بکەین دووریان خینەوە لە مۆبایل و ئایپات و ئەمانە ئەگەر بەکاریشیانێنا لە کاتێکا بەکاری بێنن ئەوان تۆزێ پشوبن بۆ ئەوەی جارێکی کە بچنەوە خزمەتی خوێندنەوە. خوێندنەوەی کتێبەکانی بەرنامەی قوتابخانە یاخو خوێندنەوەکانی دەرەوەی قوتابخانە کە ئەمەیان ڕم بێ پشودانێک بێ بۆ مناڵ. ئەبینین ئێستاکێ لە 200 گرنگە ئەوە بکەن مامۆستا. بۆ ئێمە ئەو بابەتانەیەن لە پۆلی یەک پۆلی دوو هەتا ئەگاتە جامیعە ئەمانە ئەو بابەتانە تەنها ئێمە ئەمڕۆ بەداخەوە ئەخوێنین بۆ ئەوەی دابمەزرین بۆ ناخوێنین بۆ ئەوەی ڕۆشنبیر بین. لەبەر ئەوە ئەم دوو خاڵە سەرەکیە جاران ئێمە باوکو دایکمانیان و ڕۆڵە بخوێنن باوەکو ئێمە کوێرنە بن. ڕۆڵە بخوێنن باوەکو ئێمە دەست و پەنجەتان قلیژ نەبا. ڕۆڵە بخوێنن بۆ ئەوەی ڕێڕەوی ژیان بە شێوەیەکی ئاسایی بگرنە بەر. بەڵام ئێستا خوێندن هاتۆتە ماڵەکەمان نەخوێنی. ئێستا بڕۆ لە 100 مناڵ بپرسە جەژنی نەورۆز پێ بڵێ چییە؟ لە 100 مناڵ بپرسە ئەی ڕەقیب دوو دێڕی لەبەرە سێم دێڕ و چوارم دێڕی لەبەر نییە. بڵێ پیرەمێرد لەکوێ لە دایک بووە نایزانێ. بڵێن گۆران چەند بەرهەمیە نایزانێ. بڕۆ کۆلیژی پەروەردە کێشەکەی ئێمە فرەلایەنە یعنی جەنجاڵێکی وا دروستی گەورە لەسەر معریفەی منداڵەکانمان هەیە. ئەی چۆن ئێمە یەکەم قوتابخانە بۆ پەروەردەکردنی مناڵ کۆشی گەرمی دایەیە. یەکێک لە پەروەردەکردنی مناڵ ئەوەیە باوەشکردن بە ملی ئەو مناڵە ئازیزانە لایەن باوکەوە بیخۆی بک بە ڕەفیقی بۆ ئەوەی هەرچی لە دڵیایەتی پێی بڵێ. ئێمە دوێنێ من ئاخر خولی فێربوونی ئەلفوبیەی کوردی چەند مناڵێک هەبوو. ئەم مناڵانە لە ماوەی 1 مانگدا هەم منهەجی بەرنامەی پۆلی یەک هی دوو خۆیان پۆلی سێ بوون دەرچوون بۆ سێ هەر سێ قۆناغەکان بە مانگێک. بۆجی لێرە ئێمە ئەتوانین مناڵ فێرکەین. ئایا هۆکارەکان بەرنامەیە؟ هۆکارەکان سیستەمی پەروەردەیە؟ هۆکارەکان ئەوەیە کەوا مامۆسا ناتوانین کادی دانیشگا و زانکۆکان کادری پەروەردەیی دروست بکەن. هۆکارەکە ئەوەیە مامۆسا ئێستاکێ لە قۆناغی سەرەتاییدا کە ئیزدابی هەڵێن بنەڕەتی کە من هیچ وەختێ لەگەڵیانیم چونکە بنەڕەت 4 پۆلە ناوەندی 4 پۆلە ئامادەی لە وڵاتان 4 پۆلە. یعنی ئەم تێکەڵبوونە شتێکە لە مەکتەبێکا بە تایبەتی ئیستا لێکەوەتایەتی هەداوەکودا. باشە مناڵێک بۆ نیشی لە دەمیە چۆنە بێ تێکەڵ بکرێ لەگەڵێن. ئەم بەرنمەیە ئەمانەی خوێنن ئەو بەرنمەیە ئەوانەی خوێنن. ئەم مامۆسایە ئامادە کراوە تەنها لەڤێ بڵێتەوە. ئەی ئەگەر مناڵەکەی لە بیرکاریان نەیە کۆمەڵێ نەزانی فێر بێ ئەم ئەبێبی با بۆ مامۆساژی بیرکاری جاران وانە بوو اختصاص تا
پۆل لە ئیبتیداییە مامۆساکە تەخەڕوجی ئەکرد لە پەیمانگا و خانەی مامۆسایان هەموو بابەتەکانی ئەخش. مامەسا بچینەوە سەر تەوەرەکەی خۆمان ینی چی بکەین بۆ ئەوەی کە منداڵانمان بخوێننەوە بە تایبەتی ڕۆڵی پەروەردە و خوێندنگا و مامۆستا چیە لەم بابەتەیە؟ ئێمە لە بری ئەوەی ئەم پارەیە پەخشان و تەخشان بکەین لە ماڵا بیڕازێنینەوە با هەموومان لە ماڵەوە کتێبخانەیەکی ئەدەبی مناڵانمان هەبێ. با هەموو هەفتەیەک باوکە ئازیزەکانمان یەتەوە لە باتی ئەوەی بڕوا 4 کیلۆ پرتەقاڵ و 2 کیلۆ مۆزی بۆ بڕێتەوە یانە هەفتانە 30-40 هزار با بە گۆژ یا ئەوەیش هەرنیەتی شتێ بکە لە باتی ئەوە هەموو جارێ بێتەوە کتێبێکی بۆ بکڕێ. ئەم کتێبان بۆی بخوێنێتەوە وا بۆی بخوێنێتەوە چێژی لێوەرگێ. ئەگەر ئەمە بابەتێکی سرود بوو با لەگەڵ یا جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە با پێناسەی وێنەکان بێنێ ئەمە شاوەی شاعرە، ئەمە پیرەمێردی مەزنە، ئەمە گۆرانی لووتکەیە. کەواتە ئێمە ئەبێ لە خێزانەوە یەکسەر ئێمە دابەزی نەزەر پەروەردەکردنی منە. ئەی ڕۆڵی پەروەردە؟ ڕۆڵی پەروەردە ئەمڕۆ ئێمە وەزارەتی پەروەردەمان هەیە، وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە. هەردووچان بەرپرسیارن بەرامبەر بە ئەدەبی مناڵان و پەروەردەکردنی مناڵان. کە پەروەردەی مناڵە کرد پەروەردەی گەنجیش ئەکرێت. بەڵام ئەگەر بە سەقەتی ئێمە پەروەردەی مناڵمان کرد ئەو وەختە بۆمان چارەسەر ناکرێ، چونکە زمانی زوو ئەڵێ هین نەمان بە نەمامینە بکە گەورە بوو کە بۆمان ڕاز ناکرێتەوە ئەش کرد. لەبەر ئەوە مناڵ زۆر ناسکە، ئەبێ زۆر ئاگامان لێ بێ، ئەبێ هەموو کاتێک هەموو ساتێک ئەوان هاوڕێمان بن، ئەوان بە ئەمانەتەوە لە لامانن بتوانن چۆن پەروەردەیانەکەین، چۆن لە ناو کۆمەڵا هەڵتو کەوتەکەن. لەبەر ئەوە وەزارەتی پەروەردە ئەبێ جارێکی تر بە خۆیان بچێتەوە. ئەو کادیرانەی کە دروستی ئەکات ئەبێ پەروەردەکار بن، ئەبێ ئەو بەرنامانەی دائنرێت بۆ زانکۆ بۆ پێگەاندنی مامۆستا کادری پەروەردەیی پەروەردە بکە. یەکێ لەو کارانەی ئێمە ئەوەیە لە زانکۆ کانە لە دانیشگاکاندا کام نمرە نزمە ئەوە ئەچێتە کۆلیژی پەروەردە کە ئەمە کام ئێمە کاتێ لە دار بووین من ئاخر قوتابی وەرگیرام ئەو وەختە حەمە حوێزی ڕەحمەتین بوو 88 هەبوو. ئەنجا آخر صوحة همين بوم يعني أوي لصبر وخارن بيا هاتن أبو أوي ببيبا ما مصاب أوي أما بتواني هسمي أو ما دو ريجاي وتنوي وانا نبكى لكاتك أبي ما مستا أم كشيء كترمان أوي كشيء وزارة الروشنبيرية. وزارة الروشنبيرية أبي أم كتابي مامۆستا ئەمین کە ئەڕوات لیژنەیەکی تایبەتی پیا بچێتەوە ئایا ئەمە لەبارە بۆ پەروەردەکردنی مناڵ، ئایا ئەمە خزمەتی دنیای مناڵان ئەکا، ئایا ئەمە خزمەتی مناڵ ئەکا کە جارێکی کە هەنگاو هەمبرێ قۆناغەکانی سەروتر کاریگەریە هەبێ لەسەر ڕەوشتی مناڵ. ئەمە بوونی نییە. لە پەروەردەیشا ئێمە کاتێ مناڵ هەر لەگەڵ پرسیارەکەتە ئێمە منداڵەکانمان مانوو نەکردووە لە پرۆگرامەکانی خوێندن مەنهەجێکی زۆر نییە وایان لێ بکەین کە ڕقیان لە کتێبە چۆن نییە. کاتێک کە مناڵ ئەچێتە قوتابخانە ئەبێ مامۆستا هەر لە دەرگاکەوە یەکەم جار لەگەڵ باوکایەت لە ئامێزی بگرێت
مەسم پرۆگرامەکانی خوێندنە ینی کتێبی بەڵێ. گەورە دانراوە ئەمەوان گەورە دانراوە مناڵمان و بێت ڕووی لە مانوکردنەکە ئەوەیە پێش ئەوەی ئەم مناڵە بچێ بۆ قوتابخانە کە لەگەڵ داخڵبوون یا لەوێ هەموو زانیارێک دەربارەی مناڵەکە وەرگن لە باری کۆمەڵایەتی باری بژێوی ژیان باڵی زەردروزی باری ڕۆشنبیری بار ئەمانە هەمووی لە مناڵەکە وەرگن ئەجا ئەم مناڵە ئەم مامۆسایە پەروەردەکارە ئەبێ لەگەڵ ئەم مناڵە پەروەردەی بکە بۆ ئەوەی مامۆستای خۆش بوێ کە مامۆستای خۆش نەویست ئەگەر ئەم بەرنامەی زۆر ئاسان بێت فێری نابێ لەبەر ئەوە خۆشەویستی بۆ مناڵ کاریگەری هەیە لەسەر هەزر و بیر و توانای فێربوون ئەوەی جەنابێ ئەمە ئەبێ کاڵان لە قەت باڵا بێ ئەبێ ئێمە بارێک هەڵگرین بتوانین بیگوێزینەوە ئێمە کتێبێک نێنین بیسەپێنین بەسەر مناڵە ئەبێ ئەمەی فێر ببی ئاخر بابە ئەمە لە توانای ئەم مناڵان نییە کەواتە ئەبێ لیژنەیەکی پسپۆری خاوەن ئەزمموی بەتوانا لە وەزارەتی پەروەردە دابرێت ڕای هەموو مامۆسایان وەربگیرێ ئینجا بتوانێت منهەجێک دابنێ ئەجنا من ئەمە بارە قورسا بەم بە کۆڵی ئێنا 300 لاپەڕێ و ئەمەی باڵداریش 6 لاپەڕەیە لێرە کابرا ئەبێ بە فەیلسوف و لێرە پێشی فێری جنابێ معناوێ لە بەرنامەکانیشە پەروەردە ئەویش کەم تەرخەمە لە دانانی بەرنامەکانە کەم تەرخەمە نەبوونی کتێبخانە ناو خوێندنگەکان گرفت نیە ئەویش ئێمە هەمانە بەس من نەمبینیوە خوێنکار ببەنە ناو نەبینیوە کتێبخانە هەیە زۆربەی باوەڕ ئەەکەی چوومە قوتابخانەیەک ناوەندیش بوو سێنم کە کتێبخانەکەی قفڵی لێراوە کە ئەبێ لەگەڵ کردنەوەی دەرگایەنە قفڵی هێنەکانی لە باتی ئەوەی ئەم کتێبخانەیە لە شوێنێکی تایبەت تابێ لە ژووری مدیرا بوو ئەم مناڵت داماوە ئەی ئەم مامۆسایە بۆچی کە لە خوێندنەوەی بە سوودا کتێبێکی ئەدەبی مناڵان نابا بۆیان بخوێنێتەوە بۆچی بە پیان ناڵێ بڕۆن لە بازارڕ ئەم کتێبی پەروەردەی مناڵە بکڕن بۆچی ئەمە جاران شتێکم بیرهاتەوە شەخسەفادی نەفەنی نەقشبەندی خوا لێی خۆش بێ لە پێنجی سەرەتاییە لە باتی خوێندنەوەی بە سوود وەختە ئەمانە قوتبی زەمان بوون قەڵای دەمدیمی بۆ هێنانی بخێنێنەوە هەر جاران 3 لاپەڕێی بووین و شەرحی شەکرد بۆمان کاردۆخی کاتێ ئێمە پۆلی پێنجی سەرەتایی بووم ئاگام لێ بوو لە هێنەکانە کۆمەڵی شعری تابوو بۆ ئەوە نەبوو پەروەردەی مناڵی پێوە دیار بێ خۆی ئەڕۆیشت شعری ئەهێنا بۆ سروشت لەو ئاسمانەوە ئەڕژێتە خوارێ لە چاوی گردون فرمێزگە بارێ وێنەی عاشقەیە کە ناڵەکار بێ سەحرانەوەرد بێ پێی جۆری یار بێ وێر سرە ڕۆ بە ڕۆڕۆی پردەرد بە قەڵبەزەوە سەر ئەی لەبرد ئەوەنە وای کردبوو ئێمە خوێندنمان لا خۆشەویست بێ ئەم شعرە دێڕێکم لەبیر شوو بوو هاتم خۆم بۆم دانا باشە هەموو قوتابەکان هێنەکان وەرقەکانیان ئەوەی منیتیانە بوو کاردۆخی بانیکەم وتی ئەمین ئەوە تۆ ئەم دێڕە لە کوێنە وتم وڵی هەرچەند کرد بیرم نەکەوتەوە خۆم ئەو دەڕم بۆ دانا ماچی کردم ئیتر ئەو ماچکردە ئەمین سەپان بوو بە شاعر وتی تۆ ئەبی بەشاعر دوایی بوو بە ڕەفیقم عوسمان هەورامی بوو بە ڕەفیقم عینشەونیم بوو بە ڕەفیقم بوون بە سەرچاوە بۆم کەواتە ئێمە مامۆستا و بەرنامە و کتێب و قوتابخانە و هەر هەمویان ئەبێ لە خزمەتی مناڵی کووردا من ئەم کتێبانەی من ئەڕۆم ئەیگێڕم بە قوتابخانەکانە بەرگەکەی ئەگەر بڕوا ڕاکێشێ بە 2000 بۆ ڕای ناکێشێن بەڵام 72 لاپەڕەیە ئەڕۆم ئەیانەمێ بە 2000
پارەی پێنی ئێم بە 1500 بۆ ئەڵێم با هەرچۆنێک بێت ئەم مناڵانە وا لێ بکەین ئەوان خوێندنیان لاخۆشە دەرگاکان هاوکارتن مامۆستاکان هاوکارتن لەو بابەتەیە مەبستم ئەمەیان دوای فراوانتری بکەین مامۆستاکان هاوکارن لەوەی کە خوێنکار بەو شێوەی کە تۆڵی من مامۆستاکم ئاوا ماچی کردوون بووم بە ئەمەڵێم ئێمەی مامۆستاج کەمتر خەری قەی چێکە ئەو خوێندنێکی بێتەوە خۆ ئەمە ئاەتی قورئان نییە ئەم خوێندنەوەی شعرێکی داناوە سمۆرەیەک هاوڕێمە لە ناو پۆلیشدا پێمە ها یەک و دوو دارێ سێ و دارێت و یعنی ئەتوانێ خۆ مامۆسا وەزیر ئاگای لێ نییە سەرپەرشتیار ئاگای لێ نییە قسە ناکە ئەڕۆم شعرێگەێنم کە لە خزمەتی مناڵەکانە ئەوەی پێلەبەرەکەم قەیچێکە باڵی هەندێک فستیڤال و هەندێک بابەت سازەکرا لە ناو خوێندنگاکان فستیڤالی چی زانستی بێ فستیڤالی خوێندنەوە دوێ فستیڤالی پێشبڕکێ بێ بۆ منداڵە نووسەرەکان من هەر لە هەفتەی ڕابردووە منداڵێکم لا بوو کە خۆی بارەیەکی تیا بووتم لە خوێندنگا هاوکارتن تینە کەس هاوکارم ناکات ئەمە گرفت نییە لە ناو سیستمی پەروەردەماندا لە قوتابخانەی سوورکێو بووم چەند مناڵێک لەوێ بەهرەی شعریان هەبوو بەهرەی شیرۆکیان هەبوو باوەڕ بکە وایان لێ هات بە هاوکاری من و کۆمەڵێ مامۆسایی دەسۆز کتێبەکانیان گەیشتە ئەوەی چاپی بکەن لە قۆناغی سەرەتایی و ناوەندیە یعنی ئێستاکە من مناڵیت لە مەکتەبە ئەهلیەکانە ئەخوێنێ هاتووە چیرۆکی هێناوە هی کوردی تەرجمەی ئەکا وەری ئەگەڕێت سەرزمانی ئینگلیزی ئەمە چۆن من تەشجیعینەکەم و هاوکاریەکەم لەبەر ئەوە ئەرکی سەرشانی هەمومانە ئەرکی سەرشانی وەزارەتی ڕۆشنبیریە ئەرکی سەرشانی وەزارەتی پەروەردەیە ئەرکی سەرشانی ئەدیب و ڕۆشنبیرەکانی دنیای مناڵانە ئەرکی سەرشانی چیرۆک نووسەکانە ئەمانە هەمومان ببین بچین بە دایک و باوکیشەوە بۆ خزمەتی مناڵەکان هەڵمەتێکی نیشتیمانیمان پێویست نیە بۆم بابەتە ئەمانەوێت چۆن هەڵمەتی نیشتیمانیمان ناوێت با ئێمە بە هەموو ئەوە چیەکەن لەو هەڵمەتەیە من لەسەر داوای جەنابێ کارێ ئەەکەم کە هەموو ئەدیب و ڕۆژمێرەکانی دنیای مناڵان کۆبینەوە پێداچوونەوەیەک بە بەرنمەکان بکەین و ئەو شعرانەی پێشکەش بۆ وەزارەتی پەروەردە و ڕۆشنبیری بکەن و نەبێ وەزارەتی ڕۆشنبیری گۆمانێ نەگرێ ئەگەر ئەم کارەی ئێمە بوو بە دەسە جەمعی ئیتر ئەو وەختش ئەوان ئستیجامەیانە بێ بەرامبەرمان چاوەڕێ و هەڵمەتە گەورەی نیشەڵا بابەتێک بگۆڕین لانی لە ژیانی خوێنکاران و لە ژوانی پەروەردەی ئامادەین زۆر سپاس بەڕێز مامۆستا سەپان پەروەردەکار و نووسەر و ڕووناکبی سپاس دەکەین مامۆستاکان بۆ بەرنامە لەگەڵ ئێوە کەم هیوادارم قسەکانم جێگەی گرت بێت بێگومان قسەکانە جێگاگرێ و گەورەترین جێگەش ئەوە بێ ئەو هەڵمەتە نیشتیمانیە دەست پێ بکەن عزیزەکانم من جاریکە سوپاسدانەکەم زۆر سپاس مامۆستا بەخێر بێن سپاس دەکەین دەستت خۆش بێ بێگومانانی لە هەڵمەتە نیشتیمانەکەشم وەکو ئەرکێکی ڕاگەاندن پاڵپشت و لەگەڵتانە بین بۆ ئەوەی کە بتوانین ئەو بابەتە چەسپێنین چاکە و ئێمە ئەم هەڵمەتە نیشتیمانیە لە ئەمڕۆوە ئێشاءڵا دەستی پێەکەین و دەستان خۆش بێ و ماندوو نەبن زۆر سپاس مامۆستاگیان دەچینە لای بڕگەی نیگا لە دواتر درێژە بە بەرنامەکەمان دەدەین و گفتوگۆ لەسەر تەوەری دووهەم دەکەین.
دەچینە لای تەوەری دوم بەرنامەکەمان لە تەوەری دووەمدا گفتوگۆ دەکەین لەسەر ئەو جلوبەرگانەی کە لە وڵاتانی دەرەوە دایانەی ناوەرێمی کوردستان تایبەتی جلوبەرگە بەکارهاتوەکان ئەمە کە لای خۆمان پێی دەگوتێت بالای ئەوروپی و ئەمریکی و تەنانەت چینی و شوێنی دیکەش دروست بوون خەڵک زۆر ڕووی کردوێتە ئەو بابەتانە دەڵێن هەرزانن و کوالیتیان باشە لەبەرەوە ئەمە دەچین دایان کڕین بەڵام بابەتەکە گرفتەکە لەوایە ئەمانە نەخۆشیان پێوە نییە دواتر گرفتی دیکەی گەورەترمان بۆ دروست ناکەن بە تایبەتی نەخۆشیەکانی پێست بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتەوە هەروەها گفتوگۆش دەکەین لەسەر بابەتی نەخۆشیەکانی پێست بە تایبەتی لەم وەرزەدا چ نەخۆشیەک هەیە تایبەتی لە وەرزی سەرمادا چۆ خۆمان بپارێزین میوانداری بەڕێز دکتۆر بەکر ئەحمەد شەریفمان کردووە کە پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاریە دکتۆر ڕۆژ باش بەخێر بێت زۆر سپاس دکتۆر نەخۆشی هەیە لە ڕێگەی ئەم جلوبەرگە بەکار هاتوانەوە بگوێزرێتەوە بۆمان و چ جۆرە نەخۆشیەکە گوێزرێتەوە بۆمان بەڵێ زۆر سپاس بە دڵنیایەوە زۆر نەخۆشیەیە لە ڕێگەی جلوبەرگی کۆنەوە واتە سێکەند هاند ئەگوازرێتەوە نەخۆشی بەکتریامان هەیە نەخۆشی ڤایرۆسیمان هەیە نەخۆشی کەڕوومان هەیە بەڵێ ئەگوازرێتەوە ئەم جۆرە نەخۆشیانە تەنها کاریگەری لەسەر پێستە بەیان کاریگەری لەسەر تەندروستی بە شێوەیەکی گشتیە بێت بە شێوەیەکی گشتی سەرەتا کاریگەریەکە لەسەر پێست دەرەکەوێت بەڵام هەندێک جۆری بەکتریا و با بڵێن کەڕوو هەیە دەتوانرێت کاریگەری لەسەر ئەندامەکانی تریش دروستکە بە تایبەتی کۆندامی هەناسا کۆندامی هەرس بەدڵنیاوە چ جۆرە کەی نەخۆشێکی پێست ئێمە تووشە بین ئەگەر بێت و بۆ نمونە ئەو جلوبەرگانە بکڕی خۆی ئەم جلوبەرگانە ڕاستیە هۆکاری گواستنەوەیان چێ بۆ هەیە ئەو جلوبەرگانە لە وڵاتانەوە زۆربەی جار ئەم جلوبەرگانە کۆکرێتەوە بە بیانووی چارەتی واتە خێر ئەو کەسانێک ئەم جلوبەرگانە کۆکەنەوە عادەتەن لە ڕێگەی شلەمانیەوە لەسەر جلوبەرگەکە کە بەجێماوە بە تایبەتی لیک خوێن یان میس یان شلێشتری جسم ئەم جلوبەرگانە تێکەڵاو بەیەکترەکرێن کە تێکەڵاو بەیەکتر کران ئەگوازرێنەوە لە کۆنتێنەری تایبەت کە تاریک و شێدار ئەوانەی بۆ وڵاتەکانی ئەفریقیان هەندێک لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگوازرێنەوە بۆ ئێرە کە لێرە گوازرانەوە سیرەکەین لە لای خۆمان پێڵەن بالا ئەو کەسە ئەسەی کەڕێ سیرەکەین دوای ڕۆژێک دوو ڕۆژ هەست بە هەندێک نیشانەکە لەسەر پێستەکە وەکو سوربوونەوە یاخود خۆران یاخود زیبکە ئەو شتانە دروستەکە لەسەری دکتۆر باچینە سەر ڕێکارەکان ینی بە دوو بەش باسی بکەین لەوەی کە هەر لە سەرتاوە کە دەهێنرێت ئەرکی حکومت چییە لەوەی کە بازرگان چاودێری بازرگانەکان و ئەو کەسانە بکەن کە ئەم جلوبەرگە دەهێنن و دەبێت چ ڕێکارێک بگیرێتە بەر دواتر باسی هاوڵاتیەکانی شەکەینی هاوڵاتیەکان چ ڕێکارێ بگرنە بەر سەرەتا بازرگانەکان و حکومت دەبێت چ ڕێکارێ بگرن بۆ ئەم گرفتمان بۆ دروست نەبێت ئەوەی تابێت بێ بازرگانەکان کە زۆر گرنگە لێرە جلی بالای خۆسەکان هاانکێنن لە ڕاستە ئەبێ ئەو جلوبەرگانە باشتر بشۆرێن بە دیتێرجەنت و ئانە بشۆرێ لە ناو غەسالەیە زۆر جوان بە ئاوی گەرم بشۆرێ ئەنجا هەڵواسرێ ئەگە و توش بکرێ باشترە ئەمە توێژینەوەی لەسەر کراوە سەریان کردووە ئەم جلوبەرگانە کە ئەشۆرێن ڕێژەی ئەو میکرۆبانەی کە لەسەر جلوبەرگەکانە کەمەکە بە شێوەیەکی بەچاو کەمەکە بۆیە باشتر وایە جلوبەرگەکان ینی بازرگانێک ئەگەر هەموو جلە بێنێ دانە بەدانە بیان شوات دەتوانێت پێکەوە بیان شووە وەکو هەنگاوی یەکەم پێکەوە بیان شووە ئەنجا دابنرێ بەڵام ئەوی ئێمە بینین ڕاستیان لە زۆربەی جار لە سێکانتان نامجلی بالای بینین هەر یەکسە کە بالەکە هەڵا پسرێکسە خەڵگەیە کڕێ ئەوە بەڕاستی شتێکی غەڵەت ئەمە زۆرتر ناکەوێت لەسەر بازرگانەکە دواتر بە گرامی فرۆشی خەڵک بۆی ڕووی کردوێت ئەم جلوبەرگاڵێن هەرزانن بە تایبەتی لەم زروفە دارایی خۆمان بەدڵنیایەوە زیاتری لەسەرەکەوێ ئەگەر بێت بۆ ئەگەر بابەتێک بۆ تاقیمکردنێکی ئام بێت ئەوە هەر سوودی نابێت لە ڕاستە تۆزە قورسە بەڵامەوەی کە لە توێژینەوەکان توێژنەوەی لەسەرکرا شۆردن دەبێت چارەسەرە بەڵێ شۆردن چارەسەر باش ئەگەر بچینە سەر هاوڵاتیەکە هاوڵاتیەک ئێستا ئەمە نەیکردووە و حکوومەتیش نەیسەپاندووە بابەتانی کە بێ بازرگانەکە بیشویان ئەو دوکانداری کە دێنێ بیشوات منی هاوڵاتی ئەگەر ئەچم جلوبەرگەکە دەکڕم ئەبێت چۆن خۆم بپارێزم کاتێککە سێری جلوبەرگەکەکەم لە دوکانەکە و دواتر کە هێنامەوە بۆ ماڵۆش چۆن خۆمی لێ پارێزم بۆی تووشی ئەو نەخۆشیانە نەبم لە ڕاستیە ئەو کەسێک کە جلوبەرگەکە کڕێواتە سێکەند هاند باشترە دەستکەشێکی لە دەستا بێ کە سێریی جلوبەرگەکەکە لەبەرەوەی ئەم جلوبەرگە سێ زۆرە شتە گوازێتەوە وەکو لەسەر تا باسمان کرد بەکتریا
دووسێ زۆری بەکتریا ئەگوازێتەوە، هەندێک زۆری کەڕوو ئەگوازێتەوە، هەندێک زۆری ڤایرۆسیش ئەگوازێتەوە. لەبەرەوە کەسەکە باشتر وایە دەستکەشی دەستا بێ کە سەری زیلەکانەکات سلێکی باشتریش وایە هەر لە دوکانەکە تاقی نەکاتەوە. هەنێک کەسێ تاقیە کات و جلەکە ئەچێ لە بەریەکە بۆ نمونە چونکە هەندێک توێژینەوە کراوە لە ساڵی 2012 سیر کراوە جلی ژێرەوە بۆ نمونە زۆر با بڵێن ئەو حاڵەتە ئەگوازێتەوە بە تایبەتی کە کەسەکە بۆ نمە تاقیکاتەوە پێشەوەی بیشوە. لەبەرەوە باشتر وایە دوای شۆردنەکە تاقیکاتەوە، یعنی یەکسەر لە دوکانەکە تاقیکاتەوە لەوانەیە ئەم احتیمالی گواستنەوەی نەخۆشەکان زیاترەکە. ینی وا باشتر لەگەڵ دوکاندارەکە ڕێبکەوێت لە ماڵەوە چم ئەی شۆم و تاقیەکەم و ئەگەر گرفتێکی هەبوو بۆتە هێنمەوە ئەوە باشتر بۆ چارەسەرە بێ. بەڵێ بۆ شاس ئەیکە ڕۆشتەوە بۆ ماڵەوە ئەبێ بە جوانی بیشوات و لە ڕۆژ کە چۆ ماڵەوە ڕاستی هەندێک ڕێکارەیە ئەژیرێتە بەر ئێستا خۆشبەختانە زۆر دیتێرجەنت و با بڵێن سەوائیلی بەڵێ ئەوانە پیا بووە باشترە بە ئاوێکی زۆر گەرم لە ناو غەسالەیە یان جل شۆر جلوبەرگەکە بشوە زۆر بە شێوی باش. دوای ئەوەی کە زۆر گرنگە لە توێژینەوەکان سەیریان کردووە وشکردنەوە زۆر گرنگە سەیریان کردووە باشتر وایە ئەو زیلانە بۆ ماوەی 45 دقیقە وشکرێنەوە. دوای کە وشکرانەوە سەیریان کردووە ئەگەر بێت و جلوبەرگەکان ئۆتو بکرێت زۆر باشترە بە هەردوو دیوە ئەمەش احتیمالی کەمکردنەوەی میکرۆبەکە زیاترەکە لەسەر جلەکە. خستنە بەرخۆر گرنگ نییە؟ ڕێنمایشتری شەیە ئەوەیە کە باشتر وایە هەر جل شۆرەکە کە ئەم جلی بالەکانی لێ دەرکرد بە مادەی کۆلۆرینەیت جل شۆرەکە بە بەویستی تیاابێ پاکاتەوە لەبەرەوە هەندێک جار ئەو میکرۆبانە کە ناو جل شۆرەکەی ماوەتەوە لەوانە بگوازێتەوە بۆ جلی شتریش بۆ شێوازە. مەستم خۆر بوو پێویست نیانی بیخیتە بەرخۆریش؟ خۆر کاریگەرێکی ئۆتۆنیە لەسەر ئەو پرۆسەیە لەبەرەوەی هەندێک زۆری میکرۆبمانەیە بە تایبەتی گەڕی بۆ نمونە ڕشک و ئەسپێوانە ئەمە خۆر کاریگەریان لەسەری هەیە بۆ نمونە میکرۆبەکە بڕەوە بەڵام ئەم میکرۆبانە ڕاستیە لە ماوەی 1 بۆ 3 ڕۆژە خۆیان لە دووری ئینسان ئەمرن. یعنی بۆ نمونە ئەو جلە بالانە ئەم سەکەنهاندانە کە لە وڵاتانەوە هێن بۆ وڵاتی خۆمان لەوانەیە 15 ڕۆژ مانگێک زیاتر بخیانێ لەبەرەوە ئەم جۆرە میکرۆبانە تیان ناژێن ئەوە نامێنەوە لەبەرەوە حاڵەتی بەرخۆدان هیچ دەورێکی ئۆتۆنیە بۆ مەسەلەی ئەو میکرۆبانە بۆ مەسەلەی بەکتریا و ڤایرۆسیش ڕاستیە بە خۆر نامرێ ئیلا بەشنەکە بێت بە شۆردنەکە باشتر بە هەردوو پرۆسەکە ئەتوانی بکەیانی بیشوات و بیخاتە بەرخۆریشەوە خۆر بەس بۆ حالتی گەڕەکە سوودیە یان دەتوانین بڵێن کەسێک لەوانەیە بەکاری هێنابێ بۆ نمونە ڕشکیە بیان بگەڕی هەبێ ئەگە کەسێکتر لە ماوەی 1 بۆ 3 ڕۆژ بەکاری بێنە لەوانەیە بگوازرێتەوە. باش هەچەند لەوانەیە سپۆرەکەی بەڕێزت نەبێ بەڵام برادران زۆر تاکید لەوەکەنەوە پرسیارت لێ بکەم کە کۆرۆنا ینی ڤایرۆسی کۆرۆنا گوێزرێتەوە لە ڕێگەی جلوبەرگەکان و بەو شێوازش با پرسیارەکە لێ بکەم. ئێستا یاری سەردەمی کۆرۆنای ومان تاقیمکردنمان هەیە لە ماڵەوە تاقیمکردنی ئەو بابەتانە کیفایەتە یان هەبێ هەر بە تایتەکە بشۆرێت؟ مەسەلەی کۆرۆنا ئەوەی توێژینەوەکان پێگەشتون ئەوەیە کە لەسەر سێرفس لەسەر جلوبەرگ لەسەر ئەمانە بە شێوەیەکی زۆر ماواش زۆر نامێنێتەوە بۆ نمونە لەوانەیە 1 تا 3 ڕۆژە بمێنێتەوە جلوبەرگێک لەوانە 15 ڕۆژی پێچوو بێ مانگێکی پێچوە 2 مانگی پێچوو بێتە هاتووە لەبەرەوە سەیرەکەین کاریگەریی ئۆتۆی نییە. بەڵام ئەو تاقیمەی کە بەکاری هێنین بۆ کۆرۆنا هەمان تاقیمەتوانی بەکاری بێنین بۆ جلوبەرگیش گرفتی نابێ بەدڵیاو ناتوانین لەبەرەوەی جۆری ئەو جۆری کە تاقیمانی بۆ دەست دروستکراوە جیاوازە لەوانەیە کە بۆ ئۆبجێکتیان بۆ شتێشتر دروستکراوە جیاوازە لەوانەیە ئەوانتر بە شێوەی سەوایل پەرژاندن بێ ئەوەی خۆمان بە شێوەی جێڵە لەبەرەوە زۆر گونجاونێ بە جلوبەرگ لە ڕاستیە مەزامەر کاریگەری لەسەر کوالیتیەکەیش و کاڵبوونەوە باڵە کوالیتی هەیە لەسەر جلوبەرگەکە لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە پاڵە دروستکە لەسەر جلەکە بۆ شێوازەیان سیرەکەن وەکو بۆ یەک شتێکا بەسرە بەجێ ئەمێنێ بەڵام لەبەرەوە یعنی بۆ شێوازە لەوە چێ زۆر کاریگەر نەبێت. دکتۆر هەندێک نیشانە هەیە کە سەرەتا لێ دەرکەوێ بۆ ئەوەی دوای گرفتەکەت قوڵتر نەبێت هەر لە سەرەتا و پێی بزانی کە ئەمە گرفتی ئەو جلوبەرگەی ڕاستەوخۆ سەردانی پزیشک بکەیت؟ لە ڕاستیە دوو شێوازمان هەیە شێوازێکمان هەیە پێن ئەکیوت واتە کە کەسەکە جلوبەرگەکە لە بەرەکە سیرەکەین هەز بە کزانەوەکەکە هەز بەوەیەکە ئەخورێ شوێنەکە دوای ئەوە ئەبێ بە شێوەی زیبکە یان دەبینێت زیبکەکە جاریوە زەراعەتی تایە ئەمەیە کە زۆربەی بەکتریاکانی گوازنەوە بە شێوەی ئیلتیابات ئەو بۆ شێوازە بەدەرەکەی لە ماوەی چەند ڕۆژێکە. شێوازە ترمان هەیە بەداخەوە
نەخۆشەکە بۆ ماوەش دووتر هەستی پێەکە لەوانەیە بۆ ماوەی مانگێک دوو مانگسێرەکە لەسەر لەشیا هەندێک با بڵێن پاڵەی سووری خڕ دروست بووە یان با بڵێن لە منتیقی ئەوروپیانەیە ئەمە ڕاستیە لە کەڕواڕوە یەکەم جار نیشانێکی ئۆتۆی نییە بەڵام دوای خورانێکی کەمی هەیە لەوانە ئەسڵەن نەخۆشەکە نەزانێت کە بەهۆی ئەوەی جلوبەرگەوەی کە تووشی بووە لە حاڵەتی سێمیشە حاڵەتی دوورمان هەیە هەندێک جۆری بالوکە ئەوانە هەیە نەخۆشەکە ئەسڵەن هەست پێ ناکە ماوەکی دوور درێژتری ئەوێت تاکو بە شێوەی بالوکە بەدەرکەوێت لەسەر دەستی یا لەسەر دەستمی لەو حاڵەتەیە نەخۆشەکە هەستی پێ ناکە ئەم بابەتانی کە باست کرد ئەگەر نەخۆشی هەبوو لەسەر جلوبەرگەکە و زانرا هۆکارەکەی جلوبەرگەیە ئەبێت جلوبەرگەکە فڕە بدرێ فرێن نەدرێ بە شێوەی جوان تاقیم کرێکەوەکو باسمان کرد لەناو جلشۆرە بەو شتە گرفتن نابێت بەڵە توێژینەوە لەسەر کراوە تازەترین توێژینەوە لە زانکۆی بەغدا لە وڵاتی خۆمان لەسەری کراوە سیر کراوە بە ڕێژەیەکی هەندێک جلوبەرگیان بردووە با بڵێن لە جلوبەرگی مناڵان لە جلوبەرگی گەورە لە هەندێک بووکەشوشێ مناڵان کە بە شێوەی جلوبەرگیان لەبەر کردووە ئەو لە ڕێگەوە شەو گوازرێتەوە سەریان کردووە ئەگە بێت و بشۆرێ بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو ڕێژەی بەکتریا و میکرۆبانی کە لەسەری بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەمەکە ینی هەندێک جار نزیکە بێتەوە لە سفر یان لە ڕێژەیە لە هیچ مەترسیەکمان نابێت ئەگەر ئەو ڕێژەیەکی دروست ناکە بەڵێ باش بچینە سەر و بابەتەی دکتۆر خەڵک لەم بالانە شت بکرێ نەیکڕێت و خۆت لەگەڵ وەکو دکتۆرێک لەگەڵ ئەوەی قەدەقە بکرێت لە ڕاستیە لە بەری وڵاتی ئەمە وڵاتێکی هەژارە ینی خەڵکی هەژار زۆرتیا من لەگەڵەوانیم بێشێک بەڵام خۆشبەختانە وڵاتی ئەمەیە زۆربەی هەر زۆری جلی ژێرەوە خەڵک لە بەرەوەی سعرەکەی هەرزانە لە خۆشبەختانە لە بالایان نییە ئەمە چەکە لە مەترسەکان بگواستنەوەی نەخۆشەکە بەڵام ئەگە بێت و بە شێوەیەکی جوان تاقیم کرێ یان ئەو ڕێکارانە بگیرێتە بەرکار لە دوکانەکەەوە بۆن مە دەستکەش لەبەر بێ تاقی نکاتەوە لە دوکانەکەەوە زۆر ئاساییە بەڵام حتا ئەگە کەسێک ئیمکانەتیە بێ لە ڕاستیا جلی تازە تەمان باشترە لەبەرەوەی کوالیتی باشترە ئەوانە لە ڕاستیە بۆ مەسلەی کوالیتیش ئێمە لە وڵاتانی ئەوروپا دەرۆژ بینیمانە ڕاستیە هەندێک جلوبەرەکەی لە وڵاتانە بە کوالیتی باش نییە ینی مەرز نییە جلوبەرگێکە لە دەرەوە دێ کوالیتی باش دکتۆر واز لەم بابەتە بێنیم چینە سەر بەشی دووهەم لە وەرزی سەرما زیاتر چ نەخۆشێکی پێستەیەوە چۆن خۆمان بپارێزین لە نەخۆشەکانی پێست لە مۆرزەدا لە ڕاستیە لە مۆرزەیە ئەوەی کە زۆر گرنگە پەیوەندی بە وەرزیەوە بێ شتێکمانەیە پێڵێن ئێکزیما و شک بنەوەی پێست لە مۆرزەیە زۆرە بەتایبەتی لە وەرزی پای زستانە ئەمەش بەهۆی کەمبوونەوەی ڕێژەی شێیە ڕێژەی شێ وەکو شێدارکەرەوەی گویا بۆ پێست کە کەم بووە ئیتر پێست معارەزە بۆی وشک بێتەوە بۆیە زۆربەی جار ئەبینین ئەو کەسانی کە ئەو حاڵەتان هەیە لە وەرزەکانتیا لە وەرزی زستانە خودپایی زیاد ئەبینین حاڵەتەکە زیاتەکە ئەبینین ئێکزیمان زیاتر تووشە بێ پێستیان زیاتر وشکە بێتەوە هەز بە خورانەکەن کە بۆی ئەو پێستەکەی وشک بۆتەوە جاری وایە نەخۆشەکە هەز بە سوربوونەوە ئەکا لە ڕاستیە ئەمەش بەهۆی ئەوەی کە وەکو باسمان کە شێداکەرەوە هەندێک شەی هەوا کەمەکە لە هەندێک حاڵەتی تریشان نەخۆشەکە هەر خۆی ئێکزیما هەر لەگەڵە بەس زیادی کردووە حاڵەتەکەی چۆن خۆمان پارێزین لە ڕاستیە پێویستی بە چەند شتێکەیە کە کەسەکە بیکە لە مۆرزەیە یەکەم شت بەکارهێنانی شێدارکەرەوە کواڵەتی باش و بە شێوەیەکی ڕێکوپێک شێدارکەرەوە کە هیچ بۆکو دەرمانە هیچ زیانێکی نییە کەسەکە توانە ڕۆژانە دو سێ جار لە پێستەکەی بە وەکو شێدارکەرەوەی لە پێستەکەی بە بەڵام بە مەرجە کواڵەتەکەی باش بێ ئەمە یەکەم شت دوو بافینگ واتە شاوەر و ئانە واتە خۆشۆردن باشترە کەم بکرێتەوە بۆ هەفتەی دوزاریان یەکجار باشترە ماوەکەی کە لە شاوەرە خود لە شوێنانەیە کەم بکرێتەوە بۆ کەمتر لە 10 دقیقە چونکە هەندێک کەسمانەیە لە نوی سەعات لە شاوەرە بمێنێتەوە ئەوە کاریگەری زۆرە بەکارنهێنانی شاڵیان لەفکە لە مۆرزە باشترە بەکارنهێنرێت لەبەرەوەی ئەو چاوری کە لەسەر پێستەکەی لەوانەیە لێ کاتەوە کە زەرورە بۆ پێستەکە هەندێک جلوبەرگمان هەیە ئەو حاڵتە زیادەکەواتاتی جلوبەرگی خوری کە دەستی هەز بە دەڕێگەکەین ئەم حاڵتە لەوانەیە بۆ کەسانە زۆر ناڕەحەت بێت کە بەکارێنن لە مۆرزەیە بەم شێوەیە ئەگەڵ شێدارکەرەوەشتانە بەکار بێنێ تا ڕادێک نەخۆشەکەس بە باش بوونەکە بەڵام ئەگەرەوانەیە کێکزیمان هەیە لەوانەیە بەم حاڵتە شەر باز نەبن باشتر وایە هەندێک دەرمانی تریان بۆ بنووترێ لە ڕێگەی پزیشکی پسپۆڕەوە بەس دکتۆر باسی کاتی حەمامکردنت کرد شاوەر ئەڵێ کەمترین کات مێنیتەوە تایدا بەڵام لای خۆمان کللتورێکەیە بە تایبەتی ئەوەی کە ئەوانەی کە حەمامێکی گەرمیان پێخۆشە لە کاتی وەرزی زستانداوە زۆر بمێننەوە تایە ئەمە گرفت دروستەکە بۆ پێست بەڵێ
ئەگە زۆر ئاڕەقیش بکەنەوە بەڵێ ئاراکردنەوە ناگە بەڵام ئەگە زۆر بمێنێتەوە چکە ئاراکردنەوە جیاوازە لە چوری سەرپێست مەوەسم ئاڕەقکردنەوەکە گرفتی بۆ دروست نکات ئاراکردنەوەکە دروستی ناکە بەڵام زۆرمانەوەکە بێتەوەی ئەوەی کە کەسەکە زیاتر خۆی بشوە کە زیاتر خۆی شۆرت بۆ منە بە سابوونە یاخود بە شامپۆی بە هەر شتێک لەم بوارە ئەو چوری پێست لێکاتەوە ئەوانەی کە لە ساوناکان بۆ بەڵێ چورەکەی پێست لێکاتەوە کەوت ساونا کێشێکی ئۆتۆ لەوە چێ دروست نەکە چکە لەبەرەوەی بەز ئاراکردنەوەی بەڵام خۆشۆردنەکە بۆ نمونە هەندێک لە وڵاتی ئەماوا باوە جاری وایە ئەڵێ ئەبێ دووسێ دەست لە خۆم بم بۆ نمونە بە شاڵ بە لفکە بە هەر شتێک لە بابەتە ئەمە ئەبێتەوەی ئەوەی زیاتر چورەکە لێکاتەوە کە چورەکە لێکردەوە زیاتر معارەزە بۆ حاڵەتە ئەنی کەمتری خۆشتن و کەمتری مانەوەش لە وەرزی زستاندادەوە ئەی ئەگەر بابەتەکە بۆ منە هەندێک کەس هەیە کە هەموو جسمی وشکە بێت دکتۆر ئەبێ هەموو جسمی شێدار بکاتەوە بەڵێ هەموو جسمی شێدارکەرەوە توانێت بەکاربێنێت خۆشبەختانە هەندێک زۆری شێدارکەرەوەمان هەیە هەرزانە زۆر بە تایبەتی ڤازەلین و ئەم شتانە ئەتوانرێت هەر بەلانی کەمەوە گەڕۆژانێک جارشی لێ بەکیفایەت بێ بۆ هەموو جسمی بۆ هەموو جسمی بڵێ ئەی هەندێک کرێم هەیە کە کەسێک بتوانێت بەکاری بێنێ بچێتە بەرخۆریش گرفتی نەبێ بەڵێ بەڵام ئەو کرێمی شێدارەکان مەبەستم بۆ پێستا شێدارەکان ئێمە زۆربەی ڕێنمای خەڵکەکەین لە کاتی ماڵەوە بەکاری بێنن لەبەرەوەی کەچێتە بەرخۆر ئێمە ڕێنمای کەسەکەکەین کە دژەخۆر بەکاربێنێ هەندێک لە دژەخۆرەکان خۆیان لە پێکاتەکانیان شێدارکەرەوە هەیە لەبەرەوە کەسەکە پێویست ناکە بۆی کارگەری خۆری لەسەر دروست نەبێ بەڵام شێدارکەرەوە بە شێوەیەکی گشتی ئێمە هەدەفمانەوەی زیاتر پێستەکاڵی مژێ پێستەکەش شێدار بێتەوە بۆیە بە کەسەکەڵێن لە کاتی ئیسراحەتە یاخود لە شەوە بەکاری بێنە یاخود دوای حەمامکردن باشتە بەکاری بێنێ لە دژەخۆر پێویستە لە وەرزیستانە بەکاری بێنین بەڵێ ئێمە کە باسی دژەخۆرەکەین مەبەستمان دیارە گەرمی خۆرەکە نییە مەبەستمان تیشکەکەی تیشکی ئەی هەیە و تیشکی بی هەیە ناو خۆرەکەیە ئەم کاریگەرێکە دروستەکە نەک گەرمەکەی خەڵک ئازانەیە کە باسی خۆرەکەین مەبەستمان گەرمێ بەسمان تیشکەکەیە مەبستمەوەی لە وەرزی سستان ینی هەندێک ڕۆژێ لەوانێ باران بێ لەوانەیە بەفر بێ لەوانەیە هەور بێ پێویستیمان بە دژەخۆر هەیە لەو کاتانەیە بە دڵنیایەوە توێژینەوەکان سەیران کردووە تەنانەت لە ڕۆژی هەوریشە هەندێک لەو تیشکانە بە ناهۆرەکانە تێپەڕە بن ئەمە یەک دوو لە حاڵی بەفرە تیشکدانە ڕۆدا دەبینین کەسێکە چێ بۆ سەر شاخ بۆ نمونە بۆ یان بۆ هەر شوێنەکە شوێ بەفری لێ زیاتر تیشکرد لێە خەڵکی وا سوتاوە پێستی لەبەرەوەی تیشکدانە ڕوویاوە لە ڕۆژانی هەوریش و بارانی شار پێویستە دژەخۆر بەکاربێنی باڵێ لەبەرەوەی بەسێک لە تیشکەکە گوازرێتەوە ئەوە نابێ کاریگەری لەسەر پێستە بێ باڵێ لە بەلایانی کەمەوە دەتوێژینەوە لە 150 گوازرێتەوە ئەو تیشکێکە بە هەورەکان نادی ڕۆژێکش باران بە هەر باشترە بەڵێ باشە زۆر سپاس بەڕێز دکتۆر بەحمەد بەکر ئەحمەد شەریف سپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری سپاس دەکەم بۆتەوەرە لەگەڵمانە بوو سپاس بۆ ڕێماکانت سپاس بۆی کە تاو کوێسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە سبەینێ ساعت 8:30 پێتان دەگەینەوە تا ئەو کات هەر شاد و تەندروست بن خواتان لەگەڵ